كي روجا لروجان ايوه قيتانا امانه بيجن كاكا لخوا بترسن حكم بقران بكن کێشەکانتان هەر کورسی و وزارەت و ئەم باسیە لە تا دوای کاتێک کە دەریشەچن سەلەفیەکان ئای سوڵتان مەلا سەلەفیەکانان لەگەڵ سوڵتەیە ئێوە لەگەڵیان نادانیشتنیان ئێوە شەڕە کورسیتانە لەگەڵیانیان ئێمە ئەمە نیفاقە تأكل مع الذئب وتبكي مع الراعي لەگەڵ گورگە ئەخۆی وەلەگەڵ شوانەکەش ئاگیری کە ئاتێتە ناو خەڵکی ئەگیرێ و کاکە ئەبێ حکم بە قورئان بکرێ و ئەمە بۆ ئەوەی کەوا چی دەستکەوە کورسیە دوانی دەستکەوە کاتێگەیە هاورا کێشەی کورسیەتی بەخوا قەسەم ئەگەر سەلەفەکان قووەتیان بیایە لەناو دەسەڵاتە بیایەن ئەهاتن ڕیاتان بۆیە کرد و ڕایتان بۆ کرد بۆی کەوا کورسیەکتان دابێ لەخوا بترسن خەڵکی لەم نیفاقێ لە تێگەیە بابا بڕۆ کە ئەگەیتە کار بەدەستان بیترسێنە بەخوای پەروەردگار لەوەی کەوا دینی ئەم خەڵکە چاکە بەخوا نەمەعاشی خەڵک چاکە بێ و نەژیانی خەڵک چاکە بێ هەتا ئەگەر بێت و ئەم دینەمانە چاک نەکە ئەوە چەند ساڵە ئێوە لە پەرلەمان و ئەمانە حەولەدەن 30 ساڵ تریش بۆ ئێوە 50 ساڵ تریش بۆ ئێوە 100 ساڵ تریش بۆ ئێوە والله هەتا و عیزەتەوە نەگەڕێنەوە بۆ دینەکەتان حاڵ هیچی چاک نابێ خراپترە بێ چاکتر نابێ خوای پەروەردگارە فەرمێ لئین شەکەرتم لەئەزیدەنەکم بابە گەورەترین شکرانەی خوای پەروەردگارەوەیە کەوا تەوحیدی خوای پەروەردگار بکرێ شەریک بۆ خوای پەروەردگار نەنرێ ئین الشرک لظلم عظیم شرک گەورەترین زوڵمە تۆی کەی سەد ڕیای بۆکەی بۆ ئەوەی کەوا کورسیەکت دەستکەوێ دوای هیچ تیش پێ ناکرێ تێی لەناو خەڵکیشە خەڵکانێکی تر تۆمەتبارەکەی بۆیە ئەمە ابن عمر فرمووی چی فرمووی كنا نعده على عهد رسول الله صلى الله عليه وسلم نفاقا ئەمە لە کاتی پێغەمبەرە بە نیفاقماندا ئەنا بۆیە لەخوا بترسن